ژمارەیەک لە ژنانی پێکاتە جاجاکانی کەرکووک هەستاون بەکردنەوەی بازاڕێکی تایبەت لە شەوانی مانگی ڕەمەزان. فرۆشیارەکانی بازاڕەکە زۆرینە ژنانن، بەرهەمی کاری دەستی خۆیان خستووەتە ڕوو بۆ ساغکردنەوە بە ئامانجی دابینکردنی بژێوی ژیان. بازاڕەکە تا کاتی پارشێوان کراوەیە و قەرەباڵغی زۆری پێوە دیارە. ئەو کەسانی سەردانی دەکەن پێداویستیەکانیانی لێ دەکەڕن. ئەمە لە ڕۆژهەڵات و هاتوین لە شاری سنەوە بەشداریمان کردو و تورشیات و نانەقیسی سروشتیمان بۆتان هێناوە. سەوزەی قورمە سەبزیمان هەیە، پەرسیلەمان هەیە، ترشاتی ئەرانیمان پێیە، زەعفەرانمان پێیە، ئاوی لیمۆمان پێیە، سرکەی سێومان پێیە، شتی زۆرمان هەیە. وەرن خۆیان با ببین سەردانکەن لە خزمەتیانی. عایلەی هاتووینە ئەشیا کڕین، ئەشیاگانش باشە لە خوا بەزیادوێ، هەرزانە، ئێرەش ئیسکانە، باخچەی ئیسکانە لە پشت قەبرستانی شێمحێدینە. بازاڕەکە خۆشە، شتەکانیان بەتامە، شتەکانیان خۆشە، خەراب نییە. ئیترێمەش عایلەی هاتوین و شتەکان خۆمانە کڕین و ئەیبینەوە وەکو جەژنانە و بۆ پێش جەژنانش ئەتر بۆ عارفە و بۆ دوای عارفەش هەر پێویستمان بە بازاڕی خۆمان نابێگەن بازاڕە خۆشە هەبێ. جگە لە ژنانی کەرکووک، ژنانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پارێزگاکانی هەرێم و خواروی عێراق بەرهەمیان خستووەتە ڕوو لە بازاڕەکەدا و بەشدارن کە زۆرینەی بەرهەمەکانی خۆماڵی و کوردەوارین. ڕێکخەرانی بازاڕەکە دەڵێن ئامانجیانە ژنان پەرە بە هەوڵەکانیان بدەن. بە باشمانزانین لەم 15 ڕۆژی مانگی ڕەمەزانان بازاڕە بکەینەوانە بۆ ئەوی بتوانین سوودێک بە خەڵکی شاری کەرکووک بکەین و لە هەمان کاتە ئەو کۆمەڵە خاتوونی لەگەڵمانایە و لە گروپەکەمانە بێکار نەبن لە مانگی ڕەمەزانە. ئەمانجی ئێمە تەنها ئەوەیە بتوانن ئەم خانمانە دەستیان بگرن و کاربارەکانیان جێبەجێ بکەن. و ئەم فستیڤاڵش بە سەرپەرشتی محافظە کاک ڕێبوار سپاسیەکەن دەستخۆشی لەگەن کە هاوکارمانە هەموو کاتێک. منیش بەشداریم کردووە لێرە بە شوشەواتە باڵی ئۆروپیا. شتەکانی زۆر جیاوازە، شتی نمونی تیاشتی جوانە کە جوانکاریەکە بۆ ماڵەوە بۆ متبەخە ئافرەت هیوایەتی متبەخی شتی جوانی و جیاوازی تیاابێ. ئەم بابەتەش ئەوەیە. کاری دەستی و خواردنی کوردەواری جۆرا و جۆر لەگەڵ جلوبەرگ و چەندین کەلوپەلی تر لە بازاڕی شەوانی ڕەمەزانی کەرکووک هەن کەمەوەی 15 ڕۆژ بەردەوام دەبێت تا کاتی پارشێوان بازاڕەکە کراوەیە.